دیمەنی سەرڕێژبوونی بەنداوی ئەڵوەنە لە ڕۆژهەڵاتی قەزای خانەقین. 38,000 دۆنم زەوی کشتتوکاڵی و 3,000 دۆنم زەوی باغداری سوود لە ئاوی بەنداوەکە وەردەگرن. بەهۆی زۆری ڕێژەی دابارین لە ئەم ساڵدا ئەمە بۆ جاری دووەمە بەنداوەکە سەرڕێژ دەبێت. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بڕی زیاتر لە 5 ملیۆن مەتر سێجا ئاو گەیشتووە بە بەنداوەکە و بڕی بەردانەوەی ئاویشی لە ڕۆژێکدا گەیاندووە بە 6 مەتر سێجا. ئەم 2 ڕۆژە بارانبەرین لە دەڤەری خانەقین نزیکەی 5 ملیۆن مەتر سێجا ئاومان بۆ هاتووە. ئەم ئاوە ئێستا سەرڕێژە بەسەر سەرڕێژی بەنداوی ئەڵوەن. ئەو ئاوە نزیکەی 60,000 مەتر سێجا تێپەڕ ئەبێت ئەڕوا بۆ خانەقین کە لە خانەقین بۆ ئاوی ئیسالە بەکاردێت. دوای ئەوە بۆ کشتتوکاڵ بۆ کەرتی کشتتوکاڵی باخ نزیکەی 2-3,000 دەونەم هەیە لە خانەقین سوودمەندن. نزیکەی 38,000 دۆنەمیش ئاوی زراعەتە. بە پێی داتاکانی هۆبەی کەشناسی بە ڕێبەراتی کشتتوکاڵی گەرمیان بڕی دابارین لە قەزای خانەقین گەیشتووە بە 215 ملیم باران. ئەمە لە کاتێکدایە ساڵی پار بە بەراورد بە ئێستا 89 ملیم باران باری بوو. دیارە ئەمساڵ شکر بۆخوا هەر لە سەرەتای زستانەوە سەرەتای وەرزی زستان باران بە شێوەیەکی باش و ڕێکوپێک باری. تەنها لە مانگی 2 نەبێت کەمێک بارانەکە وەستا ئەوەش زەرەری نەبوو، بەڵام تا ڕادەیەک بۆ ئەو دەیمانەی کەوەها وەردەبوون هینێکی کردیانی هەڵوێستەیەک لەوە ئەتوانین بکەین بڵێن تۆزێک کێشەی بۆ دروست بوو، بەڵام شکر ئەو بارانە زۆرانەی کە لە دوای ئەوە باری ئەو خەمەش ڕوایەوە. خانەقین خاوەن ڕووبەرێکی بەرفراوانی زەوی کشتتوکاڵیە و ساڵانە بۆ پێگەیشتنی بەرهەمەکانیان بە تایبەت جۆرەکانی دانەوێڵە جووتیاران پشت بە ئاوی باران دەبەسن و دوای 2 ساڵ لە وشکە ساڵیش ئەم ساڵ دەتوانن بە دڵی خۆیان بەری ڕەنج و ماندووبوونیان بەدەست بهێنن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.